سڵاوتان لێبێ بەڕێزان مامۆستایانی قوتابخانەکان جارێکی تر دەستیان کردوتەوە بە خۆپیشاندان بۆ وەرگرتنەوەی ماف و شایستەدارایەکانیان من دەمەوێت لەگەڵیان قسە بکەم بزانم پێشێلکردنی مافی مامۆستایان و موچەکانیان تا چەند کاریگەری خراپی لەسەر ژیانیان هەبووە بەتەمان کەی بچنەوە هۆڵەکانی خوێندن وە کێ جوابی داواکاریەکانیان نەداتەوە لەگەڵ ما بن من بەشێکیان وەرەگرم ئێوەش بینەری وەڵامەکانیان من فەرموو. خواردنی مافی مامۆستایان جەناب دەڵێت دەستان خۆش بێ سپاسانەکەم لە ڕاستیان نەکرد لە 2014 مافی خەڵکە خوێت مافی موچەخۆرانە خوێ 32 ساڵە ئەم دەسەڵاتە مافی خەڵکە خوا 32 ساڵە بەڵامی ترەوەی کە بە ئاشکرا دیارە بە ڕۆنی دیارە دەستی بردووە بۆ گیرفانی موچەخۆران دەستی بردووە بۆ قورگی مناڵی موچەخۆر و فەقیر و داما و ینی موچەخۆر لە هەموو شوێنەکە چینی وەسەتە تۆوات لێکرد موچەخۆر لە هەموو چێنێ حکومە دوای لێکرد نەک جەنابێت حکومە دوای لێکرد لە هەموو چینێ فەقیرتر و داماوترە لەبەرەوە لە دوای ئەوەی کە ئەو زوڵم مستەمە زۆرەیان کرد لە خەڵکی کوردستان لە موچەخۆران لە 2016ەوە ئێمە لەسەر جادەین و داوای مافی خۆمان ئەەکەین بەڵام زۆر بەداخەوە ئەم بەناو حکوومەتی هەرێمی کوردستانە کەڕ و کوێر و لاڵیشە نەئەبی سێت نەئەبینێت نەقسە ئەکا هیچ شتێک ناڵێکە شکەشایانی باز بێ ئێستا پرۆسەی خوێندن بۆ نزیکەی 700,000 قوتابی پەکی کەوتووە بۆ ئەوەندە خەمساردە بۆ نایەتە سەرخەت ئەم گرفتانە چارەسەر بکەوتر کۆتایی بەم هەموو گرفتانە بێن جا ئەم مەسئولینە کەی بە حیاتی خەمگەرم بوون کەی لە خەمی خەڵکا بوون ئەوەتەی هەر لە خەمی گیرفانی خۆیان و ماڵ و مناڵیان و ڤێلاکانیان و جەزیرەکانیان لە وڵاتانی ئەوروپا و دەرەوە و ئەم شوێنان بەس بەتەنها لە خەمی ئەوون بە حیاتی ئەم مەسئولینانە لە خەمی خەڵکان نەبوون لە خەمی بەس گیرفانی خۆیان و مەسلحەتی خۆیان نابوون بە ئارەزوی خۆیان باڕەکانیان قمارخانەکانیان شەوە سۆزانێ شەوە سوورە سۆزانەکانیان مەبەستەگینا بە حیاتی مەبەستیان خەڵکی کوردستانی بڵێ پێنەدانی شایستەدارایەکان تا چەند ژیانی مامۆسایانی سەخت کردووە جەناب مامۆسای لە نزیکەوە هەندێکە ناسی تا چەند ژیانی سەخت کردوون و کێشەی بەدروست چۆن لە نزیکەوە من ئەوە 30 ساڵە خزمەتی مامۆسایەتیم هەیە و مدەڕێسم لە 100 تەئسیری کردووە کاکە یعنی موچەی مامۆسا موچەی فەرمانبەر هەر خۆی مەحدودە بەشی 30 ڕۆژیەکە بەشی 30 ڕۆژەکە لە ماوەی ئەم دە ساڵەیە هەر هیچ موچەخۆرێک نییە لە 30 ملیۆن و 40 ملیۆن و 6 ملیۆن و تا 8 ملیۆنی لەلای حکوومەتی هەرێم نەبێ یعنی حکوومەتی هەرێم بەناو حکوومەتی هەرێمە بەخوامانە حکوومەت نین ئەمە دەسەڵاتێکی خراپی بە کەڵک نەهاتووی زوڵمکەری لەو خەڵکە داماون و هەر خەرکی زوڵمن هیچ شتێک ناکەن بۆ خەڵک لەبەر ئەوە ئەم حکوومەتە کەس باوەڕی پێیان نەماوە ئەوەشی کە ئەیڵێن بە لە تەلەڤیزیۆنەکان هەر هەمووی ناڕاستە با نەڵێم بەرامبەرەکەی نەڵێم هەر هەمووی ناڕاست و خراپە بۆیە ئێمە پێمان باشە کە خەڵکی هەرێمی کوردستان بە تایبەتی باوکو دایکی ئەو 700,000 کەسەی کە خوێندنیان خەریکە ئەفەوتێ ئەوان داوای مافی مامۆسایان بکەن لەبەر ئەوەی ئەو خەڵکی کەیەتە سەر جادەکان ئەو مامۆسایانی کەێنە سەر جادەکان هەر یەکێکیان بگری لە سەرۆک وەزیرانیش و لە وەزیرەکانیش و لە ئەنجومەنی وەزیرانش و لە سەرۆکی هەرێمیش و لە هەموو سەرۆک حیزبەکانیش دڵسۆزترن بۆ خاک و وڵاتمان لەبەر ئەوە ئێمە پێمان باشم بەس مافەکانمان بدرێ خەڵکی داوای مافەکانی خەڵک موچەخۆران بکە خۆ ئەگەر موچەخۆران مافەر بگرن و حقوقی خۆیان وەربگرن بازاڕش ئەبوژێتەوە و خەڵکیش بۆ شێوە هین ناکەن پێشەلکردین مافی مامۆستایان لە هەرێمی کوردستان لەلایەن دەسەڵاتەوە تا چەند گرفتی بۆ خوێندن بۆ بار و گوزارانی مامۆستای ئەم هەرێمە دروست کرد گرفتێکی زۆری دروست کردو چۆن دروستی نەکردەوە ئەوەی کە گرفت دەوێت ئەوەی کە این بێت مامۆساکە مرتاح نەبوو مامۆساکە کە نەیتوانی ڕێک بچێتە سەر ئەوەی گرفتە مامۆسا ئەمەم گرفت نییە خەڵکەمی لێرە گرفتێکی گەورەیە ئێستا 700,000 قوتابی لە خوێندن بێبەش بوون
حکومت بۆ نەبێ باکە دەسەڵات بۆ نەبێ باکە نایەتە سەرخەدەم گرفتانە چارەسەر بکە. وڵای ئەو پرسیارەی بچی لە حکومت خۆی بکەین بۆی جوابێکی مقنعی منیش و تۆش باتەوە من جوابی ناتوانم جوابی حکومت بەمەوە بەڵام بەڕاستی ئێمە یعنی لێمان قەوماوە ئێمە ئێستا خۆمان بەبێ حکومەتە زانین خۆمان بەبێ سەرپەرشتیە زانین خۆمان بەبێ دەرفەتە زانین یعنی حلێکمان بەدەستەوە نیە یعنی ئەمە حلێکی وەسەتە هاتوونێتە سەر جادە بەشکم حکومت لایە بکاتەوە لەمە شتێ ناگا یعنی نازانین چی بکەین بەڕاستی. خوێندن زۆر جار کە باسەکرێ دەڵێ منداڵی فەقیر و هەژار لە خوێندن بێبەش بووە بەڵام وەکو زانین ئەم مامۆستایانش کە لێرن هەمویان منداڵیانە یعنی ئەوەی کە لە خوێندن بێبەش بۆ بەشێکی زۆری هەر منداڵی مامۆستان بۆچی ئەم جیاکاریە کرێت لێوان منداڵی خەڵک و مناڵی مامۆستان. نەکوت جاکاری بۆچی مناڵی مامۆستا مناڵی خەڵک یەخشتن فەرقیان چیە ینی بەڕاستی فەرقیشان نییە بەڵام ئەوەیە گلەیمان لەوەیە کە سوکاری مناڵی قوتابیانی کەیسا من مناڵەکەی خۆم هەوتاتمە سەرجادە پێشم شتێ لەبەر مناڵەکەی خۆماتمە سەرجادە بەو خەڵکەش لەبەر مناڵەکەی خۆی باتە سەرجادە ئسام زۆرفە نوعیچکە بوو نوعیچکە گوێمان لێگرا سا بەدەنگەوە چوونێکەمان نەبوو من گلەیەکەم لە ڕووی بەڕاستی گلەیەکەم لە کە سوکاری قوتابیان و ئەو مناڵانەیەکەوە ئەو کەسانەیەکەوە نایەنە پاڵ بە خەمی مناڵەکانیانونی نایەنە سەرجادە و بلای لە مناڵەکانیان بکەنەوە بۆی ئەو حکوومەتە بە زەختێکی زیاتر و بە قەرەباڵقێکی زیاتر و گڕوتینێکیکە جوابێکی مقنعی و جوابێکی باشمان بنەوە. پێشێلکردنی مافی مامۆستا یان فەرمانبەر لە هەر وڵاتێک بێ گرفتی گەورە بۆ حکومەت دروستەکات بەس بۆچی لە وڵاتی خۆمان حکومەت بێباکە ئێستا خوێندنی 700,000 قوتابی پەکی کەوتووە هەتا ئێستا نهاتۆ بە تەواتی لەگەڵ مامۆستایانە دانیشە فەرمانبەر دانیشە گرفتەکانیان هەڵکە بۆ حکومەت لێرە ئەوەندە بێباکە بەرامبەر فەرمانبەر و مامۆستا. حکومەت لێرە لەبەر ئەوەی لەسەر ئەساسی حیزب دروستووە هەستی بەرپرسیارەتیان لاوازە ئینتیمان بۆ نیشتیمان بۆ کۆمەلگای خەڵک ئینتیمان نییە بەڵکو تەنها ئینتیمان بۆ پڕکردنی جیرفان و بنیاننانی ماڵ و کۆشک و تەلاری خۆیانە لەبەرەوە خەمی خەڵکیان نییە. ئەگەر لە هەر وڵاتێکە ئەم خۆ پیشاندانەی کە 4 مانگی خەیاندووە لە هەر وڵاتێکا بووی ئێستا وەزعی کۆمەلگاش و مامۆساژ وازی لە هەموو سێکتەرەکان دێنایەوە سێکتەری پەروەردەی بەهێز دەکرد بۆ چونکە سێکتەری پەروەردە سێکتەرێکە کە کۆمەلگا بنیاد دەنێ حەزارەت بنیاد دەنێ مەسجی جوان ئەدات بە خەڵک بۆی بتوانێت جوانترین ژیان باشترین ژیان بنیان نییە بۆ خۆی. جەرابت مامۆستایت و لەناو مامۆستایانای پێنەدانی شایستەی دارایی بە مامۆستایان و فەرمانبەر بە تایبەتی مامۆستا تا چەند گرفتی بۆ ژیانی مامۆستا و بۆ ژیانی قوتابیەکانیش کە ڕۆژانە مامۆستاوانەکانی پێڵێ دروست کرد. ژیانی مامۆستا ئێستا بەعام ڕێژەیە بەڵام بەعام ئەکسەرێتی ژیانێکی زۆر قورسیە چونکە مامۆساش خاوەنی معیشەتە و خاوەنی قوتابیە و خاوەنی پێداویستی ڕۆژانەیە و مامۆستای وا هەیە ئەڵێ توانای کری پاس و سیارەکەم نییە کە بچم بۆ قوتابخانە ینی ئەو گرفتە هەیە یان زۆرێک لە مامۆستاکان بیرەکەنەوە لەوەی بە دوای ئیشێکە بە دوای کارێکا بگەڕێن بۆی تەعویزی ئێستای حاڵی خۆیان بکە ئەنجا مامۆستا هەیە کرێکیە مامۆستا هەیە لە قەیرانێکی قورسایە مامۆستا بەم هەموو فشار و قەیرانەوە بچێتە قوتابخانە چۆن نەتوانێت مەسجی پەروەردەی یا مەسجی زانستی بگەێنێ بە قوتابیان لەبەرەوە مامۆستا 2 جار 3 جار بریندارترە چونکە دەوامی زۆرترە ئەرکی زۆرترە هەروەها لەو لاشەوە فشارێکی زۆری لەسەرە کە ناتوانێت ئیدامەی ژیانی خۆی بکە. پێشێلکردنی مافی مامۆستا و فەرمانبەر بەگشتی تا چەند با بڵین گرفتی بۆ پرۆسەی خوێندن بۆ ژیانی مامۆستا بۆ ژیانی فەرمانبەر دروست کرد. بەداخەوە پرۆسەی خوێندن بە تەواوەتی پەشی کەوتووە ئەویش ئەگەڕێتەوە بۆ دەسەڵاتی ستەمکار بڕات هەبێ ئەو وەزیرانەی کە ئەکرا بە وەزارەت وەزیری پەروەردە زۆری لە شوێنی خۆیان نەبوو شایستەی ئەو شوێنە نەبوون لەبەرەوە ئەوان بە بەرنامە ئەیانەوێت پەروەردە پەک بخەن ئەوەی کە دڵسۆزی پەروەردەی مامۆسایانە بەداخەوە ئەوەی کە دژی دزیە مامۆسای ناڕازیە بەڵام هەموو چاوەکە لەسەر مامۆسایە گلەیمان لێ ئەەکەن گلەی لە ئێمە مەکەن ئەوەی کە ئەم دۆخەی خوڵقان دەسەڵاتی ستەمکارە ئەوەی کە ئەم دۆخەی خوڵقان بێدەنگی خەڵکە ئەو بێدەنگیەی خەڵک ئاوای لێکردین کە چارە نووسمان بگات بەم ڕۆژە دڵنیابن بێدەنگی زیاترمان چارە نووسێکی ڕەشترێتە پێشمان ئەم بێدەنگیە زەرەری زیاترە زۆر پێ دەڵێم بێدەنگی زیاتر چارە نووسێکی خراپتر لێتە پێشمانەوە نازانم یعنی ئەم میلەتە بۆ ئەوەنە
بە هەڵوێز نین بڕە ئەمڕۆ لە ئەڵمانیا گەورەترین خۆپیشاندانی جوتیاران ئەکرێت بە خۆیان و تراکتۆرەکاریانەوە لەسەر چی خۆ لەسەر موچە بڕین نییە خۆ لەسەر پلە بەرزکردنەوە نییە خۆشترین ژیانیان هەیە بەڵام حکومت تۆزێک یارمەتی لێ بڕیون ئەمانیش هەمووی هاتوۆتە سەرجادە ئەیکوانێ ئەمە هەموو سلەیمانیە کوا دوکان نارەکان وایە خەڵک ینی خەمساردە لە ئاسمافەکانی زۆر کوا فەرمانبەر کوا هەمووی ئەڵێ بۆچی مامۆستا دەوام ناکە 6 مانگە ئەم قسەی زۆر ناشرینە 6 مانگە لە ماڵەوە بۆ ئێمە حەزەکەین لە ماڵەوە بین فەرمانبەر بۆ دەوامەکات لەبەرەوەی سوودمەندن لە مۆزعەیە هەفتەی ڕۆژێک 2 ڕۆژ دەوامەکەن بڕمە دایرەکان ئیکرامیەیان هەیە ئەیش ناوەن بۆ دەوامەکەن مامۆستا جەنابەت مامۆستای هاوڕێت زۆرە نەدانی ئەم شایستەدارایانە بە مامۆستایان مافی خۆیان تا چەند گرفتی گەورەی بۆ ژیانی تایبەتیان دروست کرد گرفتێکی زۆر گەورەی دروست کردووە دوو هەر حساب کاگەر دوو هاوسەربەیەکەوە لە ماڵەوە مامۆستا بن یا فەرمانبەر بن بزانە باسی موچە کۆنەکان مەکە کە دزراوە بەس باسی ئەم 3 مانگە بکە بزانە چەند ملیۆن دینارمان دزراوە ئەی بە لایەنی کەمەوە دوو کەس مەعاشخۆر بێت ئەگەر یەکی ملیۆنی نوێیەکیش هەبێت 9 ملیۆنی دزرا ئەخە 9 ملیۆن زۆرە خەڵک چۆن بژی بەڵام ئەمان جۆبەوە نایەن کاکە گیان ئەمە خەمساردن بەرامبەر پرۆسەی خوێندنی زۆر بەرامبەر بە هەموو شتێک پەرلەمانیان نەما پەرلەمان پەکخرا ئەنجومەنی پارێزگان نەما دوو ڕۆژی کە بە ئیزنی خوای گەورە ئەنجومەنی وەزیرانی شەڵەوەشێتەوە بە ئیزنی خوای گەورە ئەبێت دادگای گەلا بیان بینین بەداخەوە ینی نازانم کوانێ مامۆسای ئاینیەکان کوا مامۆسایشی ئاینی لەم شوێنیان نبینم درۆنەکان هەتاکو نەگەیشتە سەری ڕەش هاواریان لێ هەڵ نەسا بڵێن ئەمە ناشەرعیەوە ئەمە وایە ئەو هەموو درۆنە هەموو کوردستان بردومانەکات دنیای خەڵکی شەهید کرد دنیای شوێن بردومانەکە سوپای بێگانە هاتە ناو هەموو شارەکانەوە بۆ دەنگیان نییە یعنی چۆن نازەمانەڵێت جێنشینی پێغەمەرین ئەیکوا ماقولە لە خودوی ڕۆژی جومعەیە خودبەیەکی جوانەی وتارێکی جوانەی باسی زوڵم و زۆر نەکەی لە چی ئەترسن لە موچە حیزبەکانتان ئەترسن نۆکو خانەنشینی قسەکەم مافی مامۆستا و هەموو موچە خۆران زۆر پێشێل کراوە زوڵمێکی زۆریان لێ کرێ موچەیان پاشکەوت کراوە موشیان بەناوی خۆگونجانەوە نەیاونەتێ لیان بڕیوە موچەی وا هەبوونیوە موچە و ڕبع موچە پلە بەرزبوونەوەیان وەستاوە یەکەمە لەی شوێنێک لەی وڵاتەکان نییە لەی یاسایەکان نییە هەموو موچەخۆرێک پێویستە پلە بەرزکردنەوەی بۆ بکرێ اینجا بە شێوەی گشتی خانەنیشیان خۆم خانەنشینم منیش هەر موچەم خوراوە منیش لێبڕینم چەند ساڵ لە موچەکەم کراوە اینجا نازانین پەنا بۆ کێ بەرین ئەم زوڵمە کێ چارەسەری بکە چۆن حەقمان بنەوە ئێستا حکوومەت هێرێمیش خۆی ناکا بە خاوەنی ئەم میلەتە خۆی ناکا بە خاوەنی موچە خۆران وایە زوڵمەکە حکوومەتی هەرێمەی کات خۆی ئەبێ حکوومەت هێرێم بیکا چونکە ئێمە حکوومەتمان هەیە ئەی ئەگەر ئەم نەیکا کێ بیکە ئەی هەموو چاوەڕێ ئەوین وزارەتی دارایی کێ حکوومەتە سەرۆکی حکوومەتمان هەیە جێگرمان هەیە ئەمانە ئیشیان چییە وەزیرمان هەیە ئەمانە چیەکەن ئەگەر خەمی موچەی خەڵکیان نەبێ ئەگەر باشە پارەی زۆر کۆکەنەوە ئەنواع داهاتیان هەیە ئەی چی لەکەن بۆ ئەوەنە خەمساردن بەرامبەر چین و توێژی مامۆستا فەرمانبەر خاننشین بۆ نایانەوێ جوابیم خۆپیشاندانانە بدەنەوە واللهی حساب بۆ هیچ شتێ ناکەن میلەتیشان خۆش ناوێ دیارە ڕقیان لە میلەتە ئەمەیانەوە میلەت بچەوسێنەوە میلەت زەلیل بێ بەدەستیانەوە هەر ئەویان پێ عیبنیە کە ئێمە لە چاو میلەتەکان ترا لە چاو حکوومەتی بەغا ئێمە ئاوا داما و کزین ئەبێ بچین داوا لەوام بکەین بۆ یعنی بۆ ڕقیان لێمانە دیارەمە ڕقیان لێمانە بەس هیچ میلەتیش زۆر یعنی هیچ شتێکی خراپی نەکردووە داوای مافی خۆیەکە میلەت خزمەتی وڵاتەکەیەکە هەموو کەسێک خزمەتەکان لای خۆیەوە کەچی مافی خۆی وەرناگرێت پێنەدانی شایستەدارایەکان بە فەرمانبەر مامۆستا خاننشین تا چەند ژیانی سەخت کردووە زۆر بڕوا بکە ژیان زۆر سەخت بووە من زۆر کەسە جانم نەخۆشە ناتوانێت بچێت چارەسەری خۆی بکە موچە خۆرە موچەک 3 مانگ موچە نێراوە لە 4 مانگایەک موچەوێرێ ئەی ئەم کابرای ئەو موچەیە بەشی مانگێکەکە ئەی 3 مانگەکەی تر ئەی 2 مانگەکەی تر ئەی مناڵی هەیە ئەی مەسرەفی تری هەیە قەرزەکات قەرزەکەیشی بۆ نارێتەوە یعنی خەڵک تووشی گرفتێک بۆ چارەسەری نییە ئەبێ چارەسەرێکی بنەڕەتی بکرێ بۆ ئەمە یەک جار نابێ هەموو ڕۆژێ ئەم خەڵکە ئاوا بێتە سەرجادە و پاڕێت وەق نییە کەس پاڕێتەوە خەڵک داوای مافی خۆی بکە یعنی بەڕاستی بێ پاڕانەوە خەڵک بە زۆر ئەبێ بیسەنێ ماف نایرێ بەڕاستی ماف نایە نەمانە دەربارەی پێشێلکردنی مافی فەرمانبەران و مامۆستا بە تایبەتی جەنابتان ئەڵێن بە ناوی خی گەورە و میێرەبان وەڵاهی لە 2014ەوە تاوان بەشم بە ناوی شەڕی داعشەوە ئەمانە
هاتن دەستیان کرد بە بڕینی موچە بە چەند قۆناغی یەکەم بە نێوموچە و قۆناغی دووەم بە بڕینی موچە بە تەواوەتی تابەن زوڵمێکی زۆریان کرد لە فەرمانبەران و مامۆستایان لە ڕێگەی ئەم موچە بڕینەوە و ئێمە وەکو مامۆستایان بەڕاستی هاتوینەتە سەر شەقام بۆ ئەوەی داوای مافە خوراوەکانمانەکەین بیگەڕنەوە بۆ ئەوەی ئێمەش تاکو جارێکی تر بتوانین دەرگای خوێندن بکەینەوە بەڵام ئەگەر هات و ئەمان نەهاتن بە دەم مامۆستایانەوە بەڕاستی ئێمەش ناتوانین بە گیرفانی بەتاڵ بچین دەست بڵێنەوە مناڵەکانمان پێویستیان پێیە بۆ نمونە من بۆ خۆمێستا سێ مناڵمەیە یەکیان پۆلی دوانزەی بنەڕەتیە دوانیشیان لە یەکی لە سێی بڵێ دوانزەی ئامادەیی مناڵێکی کەشم بە پۆلی سێ بنەڕەتیە دانێکی کەشم شەشی با بڵێن بنەڕەتیان ئەمانە هەموو پێداویستیانەبێ جگە لەوەی کە خۆم لە ماڵەوە بۆ نمونە لەوە چێ معاناتێکی زۆرمانەبێ مامۆستا حکوومەت بۆن بێباکە لە فەوتاندنی خوێندنی 600,000 قوتابی ئەو مەبەستی نییە بەڕاستیەکەی بابەتی پەروەردە بەرەو پێشەوە بڕوە ئەگەر مەبەستی بواە ئەوە نزیکەی 3 مانگ زیاترە بێ ئێمە لەسەر جادا داوای مافەکانمانەکەین بە وشەیەکیش وەڵامی مامۆستایانی نەداوەتەوە کەواتە ئەگەر دەربەستی مامۆستا و با بڵێن خوێندن و پەروەردە بێت ینی ئەبواە لە یەکەم مانگەوە یام هەفتەی یەکەم کە کاتێک کە دەستکرا بە خۆپیشاندانەکان ئەو بەهاتایە بەدەمی مامۆستایانەوە و کێشەکانی هەڵکردایان نەگەی بەم ڕۆژەی کەوا مامۆستایان بەڕاستیەکەی ینی هەر من بۆ خۆشم زۆر بێتاقەت بووم لەوەی کە کاتێکە بینی ئەدەی بە بەردەم قوتابخانەیە کە دەرگاکەی داخراوە باوەڕ بکە ینی ناخم هەژێت نازانم چۆن وەڵامی ئەوە بدەمەوە من کاتێکە مافەکەم دابین ناکرێت لە پاڵەمەشا سەیرەکەی ئەو لەو لاوە منداڵەکە داوات لێکە ئیمجا کەسوکاری قوتابیش بەڕاستی من داواکارم لە کەسوکاری قوتابیش ئەوان بە هەمان شێوە بێنە سەرجادە ینی چی تێدا ئەگەر باوکوداکی قوتابی لەگەڵ مامۆستایان بێ لەگەڵ فەرمانبەران بێ بۆ ئەوەی بتوانین مافەکانمان بگێڕینەوە من قەناعەتم وایە بەشکاندنی بایکۆت شکۆی مامۆستا شەشکێ کەواتە دەبێ بایکۆت بەردەوام بێتە ئەو کاتەی مافەکانی مامۆستایان دەگەڕێتەوە بۆ قۆناغی سەرەتایی خۆی. جەناب دۆکو مامۆستایەک دەربارەی پێشەرکردنی مافی مامۆستایان ئەڵێکی بەڵێ سوپاس دەستخۆشتان لەکەم بەڕاستی ئەمە لە 2014ەوە ئەمە حاڵی مامۆسایانە فەرمانبەران بە گشتی بەڵامی تر چین و توێژە بێ هەڵوێستە و نایەتە سەر داواکاری ناکات ئەوەیان جیایە بەڵام من داوا لە حکوومەت ناکەم حکوومەت شتێ نییە بەلای حکوومەتەوە دەسەڵات نییە من داوا لەو خەڵکە ئەەکەم کە لە ماڵەوە دانیشتووە بەجددی ینی نازانیت تۆ چاوەڕێکیەکەی ماڵ و حاڵ حەژیانە نەماوە ئەو دوو وشەیە بوو بە مناڵەکانتانە وتراوە ئەوش نەما یعنی تۆ نازانم چاوەڕێ چی شتێترەکەی لەم دەسەڵاتە بەم شێوازەی کە بینین پێشێلی مافی مامۆستایانەکرێت شایستە دارایەکانیان پێ نادرێت تا چەند پرۆسەی خوێندن پەکە خاو گرفتی بۆ دروستەکە پەخراوە کاکە ئیتر لەوە زیاتر چی پەخ بکرێت ینی تۆ تەوێ بە 4 مانگ منهەجێکی 100 لاپەڕێی تەواوکێ شتی وار ڕووینە هەر ڕوونایان تۆ تەلە بە ئێستا هەمووی خوێندنی لەبیر چۆتەوە کاکە بەخوا ئەوەی جارێکان لە پۆل 1 و 2 سێە ڕاوکە خوێنەوانیان لەبیر چۆتەوە ئەمە زۆر کاریگەری بۆ 2 ڕۆژ بۆ ئێستا ڕەنگێ لە ئەمڕوا دەرنەکەوێ بەڵام ئێستا مناڵمانەیە لە ماڵەوە تەواو بێزار بۆ هەر حەز ناکە بەلای مەکتەب شاڕڕە ینی شتێ بێزارە بێ ینی دوورەکەوێتەوە لەو پرۆسی خوێندن حکوومەت بۆ نایە وەڵامێکی تەواوی مامۆستایان بداتەوە و ئەم گرفتە کۆتایی پێبێت نایەوێت تا دزی و ڕاوڕووتی خۆیان نەبێت نایەوێت ئەو پارەیە چەند ساڵش ئەگەر شتێکی یابێت ئێستا زۆر پەشیمانە لەوەی کە یاوێتی پێشتر بۆیە نایەوێت 1 دینار یەک داهاتێکی ئاهایەتە شایستەی ئەوە بێ کە مامۆسایەک وەکو ئینسانێک بژی لە وڵاتە بیاتێ نایەتێ تەواو شایستە دارایەکان حەقی هەموو فەرمانبەرێکن مامۆستایانی ژێکێک لەو چین و توێژانە سێ موچەی مانگی بەڵێن ساڵی 2023 نەدراوە تا چەند ئومێدە دەیە ئەو سێ موچێت پێ بدەنەوە بەڕێزم باسی سێ موچە ناکرێت سێ موچە چییە ئێمە 36 موچەمان خوراوە ئەگە تۆ بێتە سەرەوەی چەندێ خوراوە ئێستا ئێمەیان مەشغوڵکرە بۆ سێ موشتەوە ئەینا کاکە واز لە موچە بێنە خۆ لە بەرزکردنەوە تۆ هەر بڕیارێکەوە توانین بیت شتێکی پارێکی زۆر کەمی ئەوێ بەس ناوێ ئەوەش بکە ینی ئەوە لە هەر لە داهاتی دایرەیەکی کاوانەی باج و زەریبە وەرەگرن بڕوا بکە لە داهاتیەوانە ئەو شتە مەسەرە بێ ئەکرێت یانی ئەتوانێت بدرێت
یان جارە مامۆسایی وانە بێژ نزگەی 400 زاریاتێ بەوانە بێژی ئەگەر بیکا بەعقد 500 زاریاتی یعنی 100,000 بە ئەو زیاکات چی لە مەسەلا گۆڕێ ئەگەر بیاتێت ینی بەڕاستی نازانم دەسەڵاتە خۆی جێل کردووە خۆی بەچی ئەزانێت کە لەیان نایەتە پێشەوە بەرامبەر بە داواکاری مامۆسان داواکارەکانیش ئەو نەقورز نین ئەتوانێت جێبەجێکە بەڵام ئەم هەدەفێکی هەیە چونکە دەسەڵاتێکە کەسانێکە چوونە دەسەڵاتەوە کە ئیشی خۆیان نەبوو ئیداری نەبوون تیانە تامی خۆیان فەشە لێن ئەمان زیاتر لە چی نەبینە ئەگەر دیقەتت دابێ هەستەکەم ئەم دەسەڵاتە هەر بەکە لە ڕقی و بەی عشارەتی خۆیان ناڕوە چکە لە وایە کە ئینسانێکە قسەی یەک لایەکی جێبەجێ کرد ئەوان لایەن لەسەر حەق بێت ئەم بە تەنەزولی ئەزانێ بۆ خۆی مامۆستا پێشەلکردنی مافی مامۆستایە بەم شێوازە تا چەند پرۆسی خوێندن پەکەخان پاکیەکە تاکید بە پاکیشی خستووە زۆرش پاکی خات و پاکیشی خستووە ئێستا من تاکیدمە لە کاڵێ مامۆست وەرزی دووەمیش ئەگەر بگرێتەوە بڕۆن و قەرەبوویە کرێتەوە قەرەبووی بە چیە کرێتەوە پۆلی یەکی بنەڕەتی بەچی قەرەبووە کرێتەوە پۆلی نۆکان بەچی قەرەبووە کرێتەوە پۆلەکانی پۆلی دوو کە لە پۆلەکە تازە پیتەکان فێربوون لە پۆلی دووە ئەبێشت کە بەچی قەرەبووە کرێتەوە مامۆستا پێنەدانی شایستە دارایەکان بە تایبەتی سێ موشەی ساڵی 2023 مانگی 10 و 11 و 12 وەکو مامۆستایە چاوەڕوانەکەی وەریگری یاخود بمێت پێینەمەوە وڵی من بڕوان پێ نەماوە زانین بۆچی بڕوان پێ نەماوە ئەمانە چونکە 32 ساڵە بەڵانێکی ڕاستیان نەبووە نەگەل حتا لەگەڵ خۆشیان لەگەڵ ئەندەمولانەکانی خۆیان ئیتر من بەچی نیەکەوە بەڵێنان پێ بڵێم و بڕوان بەڵێنەکانیان بێ نایەمێدم پێیان نییە چەنە ئومێدم بەوە هەیەکەم بەدوێزین و بێتە دەرەوە لە قەبرە ئێستا حالیان ئەوە مێدیشتم بە بڕێڕقەرە لە 2013 چواردەکە ئەم گۆزی ئابوووریەوە تێشو ئابووری سەبەخۆی بوو ئێمە لە 2014ەوە پلە بەرزکردنەوە موسە مافۆتاوە جارێک بە ناوی لێبڕینەوە جارە بە ناوی پاشەکۆتەوە جارە بە ناوی خۆگونجاندنەوە جارە بە ناوی هەڵگرتنەوە لە 2014 ئێمە موشەمانە فۆتێ مافی و فەرمانبەر باش ئێمە پلە بەرزکردنەوە پلەبەرزکردن بۆ ینی بۆ مۆسەفی مەدەنی نەبێ بۆ فەرمانبەری مەدەنی بۆ نەبێ ینی بۆ من هەمومان 150 سازان لێبن ینی لە پایچی دوایەوە تۆ ئەڵێ حکومەت کاکە داوای لە حکومەت هێرمی چیەکەیت ئەوە تا خۆی لە بڕۆ لە بەغا داوای موچەکە ئەوە تا خۆی داوای موچە لە بەغاکە یەکەیە لە خۆی پیشاندانیشەکە لە بۆ خۆی پیشاندانەکەی لەبەرە من قەت بەمە ناڵم حکومەت قەت و داواشی لە ناکەم لە موچەم باتێ مامۆستاین سە پێیان باشە موچە بچێتە سەر بەغدا و لەسەر حکومەت هێرم نەمێنێ هەموو کەسی حەزەکە هەموو فەرمانبەری حەزەکە موچە سەر بەغا چونکە بۆچی لە سی ڕۆژارێکەوە موچە ئايات دوای موچەکەش تۆ بۆ نمونە نافۆتێ ئەزانێ کەسی ما موچە دایەتێ بەڵام ئێمە نازێ ئێستا من نازانم فەرمە مانگی یەکیشتەوە بوو ئێمە مانگی نۆمان وەگرتووە پێشێلکردنی با بڵین ئەم شایستە دارایانەی کە فەرمانبەر و مامۆستایە تا چەند با بڵین گرفتی گەورە بۆ داهاتووی خوێندنی مناڵانی ئەم کوردە دروستەکە وڵی بەڕێزی ئێستا بتوێت خوێندن فۆتاوە ئێستا بتوێت خوێندن فۆتا چونکە ئەو وەرزێکی منشتەوە بۆ تۆ وەرزی دوم قوتابی فێری چیە بێت قوتابی فێری چیە بێت تۆ مەسەن بۆ نمونە یەکی ئیبدایی یەکی سەرەتایی ناتوانێت ئیمشەو من لە کەناڵە پیشانیە ئەوی مەکتەبی وایە قوتابەکە سێ پیت فێر بووە ئێستا بێت چیەکات تەمەەن تۆ چیەکەی جیلێکی نەخوێنەوە دروستەکەی جیلێکی نەخوێن ئەمان جوانیانە خەڵک نەخوێنەوار بێت ینی کەس خۆزگە بۆ ئێستا من حەزەکەم شماتەوە قوتابخانەکەم دەزم و تاهاتەوە ینی هەمومان ئێمە بۆچی هاتووین مۆبای کۆت یان بۆ هاتوون سەر شەقام هاتوون داوای مافی خۆمان بکەین لە وڵاتێکای تۆ سێرەکە داوای مافی خۆتێک ئەڵێ نابێت داوای مافی خۆتکەی ئەی باشە چی بکەین ینی ئێوە خەڵکە بێ بڕۆ سێ و بازارەکە زەڵ بازارە چی لێ هاتووە هەر هەمووی ژان کاکە وەستاوە ژان بە پەروەردەوە جوانە ژان بە پەروەردە کە پەروەردە و فێردن نەبوو کە قوتابخانە نەبوو من لەو قەناعەتە هەم خۆش لەگەڵ لەوانێ لەگەڵ بۆچوونی منابی ژیان وەستاوە ئیسا بە بۆچوونی خۆم ژیان وەستاوە لەبەری پەروەردە و فێردن وەستاوە هیوادارم ئەم بار و گوزارانی ئەم خەڵکەکەیت ئەو خەڵکەکە ئەوە تا ئالێبار ڕاوەستاوە داوای مافی خۆیەکە خۆزکەم بە خۆزگایەتی خوای شەڵا بێتە دی و ئێمە چون قوتابخانەکانی خۆمانە دەوام بکەین کە من هیچ شتێک بۆ تۆ ناگەم و تۆ بێ بچێتەوە ناوەندەکانی خوێندن من شەو پۆستێکم لەسەر ئەو کتابە کردووە ئەو کتابە بە کوردی و بە کوردی پێ دەڵێ ئەگەر لە بیابانەکانی عەرەبستانی سعودی گەنم خۆ وەسبوو بەشی ئێوە مسۆگەرە
ئەم کتابە ئەمەت پێ ئەڵێ واتە پێ دەڵێ لە هەیکەی مامۆستا سڵاو لێبێ دەربارەی پێشێلکردنی مافی مامۆستایان لە هەرێمی کوردستان جەناب دەڵێ چی؟ لە ڕاستیدا مافی مامۆستا یان پرۆسەی پەروەردە گرنگترین دامەزراوە و گرنگترین پایەی پێکهێنەری کۆمەڵگەیە لە هەر کۆمەڵگەیەک پەروەردە زانست کەوتە ژێر پرسیارەوە پەکی خێراواتە ئەو کۆمەڵگەیە بەرەو داڕوخانە ڕوا لە هەر کۆمەڵگەیەک پەروەردە لە گەشە سندندا بوو ئەو کۆمەڵگەیە بەرەو فراوانبوون وەستانەوە بەرەو پێشەوە ئەڕوات بەداخەوە لە هەرێمی کوردستانە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بە بەرنامە بە پیلان لە پەروەردە ئەدەن بە پیلان پەروەردە پەگەخەن بە پیلان پەروەردە کاڵەکەنەوە بە پیلان بە هاباڵاکان کاڵەکەنەوە بۆ یەکە ئەم بارودۆخیان خوڵخاندووە بەسەر مامۆستا و بەسەر خوێندنیان فەوتاندووە ئەوە تا لەم دەڤەرەی هەرێمی کوردستان قوتابخانەکان داخراوە ناوەندی خوێندن داخراوە 700,000 قوتابی بێبەشە لە پرۆسەی خوێندن 7,000 مامۆستا وەرزێکە لەسەر شەقامە و داوای مافەڕەوەکانیەکە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان زۆر بەنابەرپرسانە زۆر خەمسارد و بێباکانە تەعامل لەگەڵ ئەم بارودۆخیەکان ئامانجیان چییە لەوەی ئەوەندە خەمساردن بەرامبەر مافی قوتابی و مامۆستاش لە ڕاستیدا من وا تێگەم ئەم دەسەڵاتدارانە هەموو توانای دارایی و ئابووری وڵات هەموو توانا مرۆیەکانی وڵات کۆکەنەوە ئەیخەنە خزمەتی بەردەوامبوونی خوان لە کورسی دەسەڵاتە بۆ یەکە ئەگەر معریفە بەرفراوان بێ ئەگەر خوێندەواری هەبێ خەڵک بە 500,000 نابێتە چەگار بۆ ئەو بیپارێزێ من بەڵگەیم لایە کەسی خۆم خزمی خۆم ناسای خۆم لای ئەوان چەگار بووە لە 2012 و 2013 و ئەوانەیە کە وەزعی دارایی خەڵک باش بوو و خەڵک لە بازار ڕائیشی سەربەخۆی کردو و نەبووتە چەگار و نەبووتە کادیر و دەردەسەی ئەوان مەقەڕەکانیان چۆڵ بووە مەقەڕەکانیان چۆڵ بووە بارەگەکانیان چۆڵ بووە خەڵک نەیتوانیوە خەڵک بە ئاسانی کۆنتترۆل و دەستەمەکەن بۆ یەکە ئەو بارودۆخیان وەستان مەعاشیان بڕی پرۆژیان وەستان سێکتەرەکانی ژیان کێشیان بۆ هەمووی دروستکرد بۆ ئەوی هەژاری دروستکەن بۆ ئەوی برسێتی دروستکەن بۆ ئەوی بتوانن بە ئاسانی گەنجەکان کۆنتترۆلکەن بۆ ئەوی بتوانن خەڵک کۆنتترۆلکەن و دەستەمۆکەن و بە ئارزی خوان بیان زۆڵێن و ئیرادیان بکڕن مەبەستیان لە پەکخستنی پرۆسەی خوێندن ئەوەیە کە بتوانن کۆمەلگە بە ئاسانی کۆنتترۆل ئەوە تقریبان 3 مانگە مامۆستا لەسەر شەقامە هاوارەکە یعنی نزیکە 700,000 خوێندکار و قوتابیە پێشەرکاری لەوە زیاتر چەنێ بێ من وەلو من پلەبەرزکردنەوە کەم وەستاوە یعنی دەدە ئەڕوا بەس بە هەزاران مامۆستا هەیە کە ئەمە توان بڵێم نزیکە 7 ساڵە پلەبەرزکردنیان وەستاوە بە هەزاران مامۆستا هەیە کە هیوان هەیە 4 و 5 ساڵ خۆبەخشن چاوەڕێی دامەزان نەکەن دامەزان نییە ئەوە چەندین مانگە ئەم خەڵکە لەسەر جادەیە بە سەرما بەگەرما ئەوە چند بەرەوە بەغاش یعنی تۆ لێرە گوێی لێ ناگری ئەوێ بچێ بۆ بەغا بڵێ کاکەم بە موچەکەم بچێتە سەر بەغا تۆ لەم لا ئەڵێ موچەکەتان لە بەغا لەو لاش نایڵی بچین بۆ ئەوێ کە خەڵکی جێچە بۆ ئەوێ لێ لە سێتەرەکان ئەمریان پێکەن فەرمانیان پێکەن کە بۆ ئەوەی ڕێگان پێنێن بۆ لەوە ئەترسن کە مامۆسایان بگەنە بەغدا یعنی حکوومەت بۆ لەوە ئەترسێ لەوەیە لە ئەکوێ لەسەر حکوومەتی هەرێم تۆ لێرە ئەمە کوجاران نەماوە هەموو گیان لادەیەکی بچووکە یەکش بکرێت لە دوورترین شوێن لەم کوردستان ڕای عراق لەم جیهانە بەیانی هەموو کەسە گەزانێ مامۆستا پێنەدانی ئەم شایستە دارایانە با مامۆستایان تا چەند باری گوزەرانی سەخت کردوون تا چەند ژیانیان سەخت بوو بەخوای سە مامۆستا هەیە کرێکاریەکە وەلەو عیب نییە مامۆستا هەیە بە شەو پاسەوانە ینی لە شوێنەکە حرەسە ینی مامۆستا هەیە نەهەیە بە سەتان و هەزاران هەیە ینی هاتووە سەر ئەوە زیێڕوزیوی ماڵ و مناڵی فرۆشتووە هاتوو سەر ئەوەی دەغیلەی مناڵەکانی شکانووە تر ئەمڕۆ ئەگەر بشتی بۆ لای چێک بڵێ وەڵا شتێکم بەرێ بە قەرز ئەوش برا بێ کەسی بێ ئەوش مچە خۆرە ئەوش لە حاڵم حاڵی وەکو تۆیە وەزع زۆر خراپە بەرەو خراپترە ڕوا بۆ حکوومەت ئەوەندە بێباکە بەرامبەر چارەنووسی خوێندنی 700,000 قوتابی والله حکوومەت بەداخەوە بدەوێنە دەوێ بۆ بە دوو بەشەوە هەولێر و دووەک لەولا داوامی خوانەکەن لێرەیە کە خەڵکە هاوارەکە ئەوە وەزعەکەی کە تۆی بینی حکوومەتیش گوێ لێ ناگرێ پێت وایە مامۆسایانی هەولێر و دووەکی شەمان گرفتی ئێرەیان هەیە هەی خۆبانێک نێو دووە هەوارە وڵا هەر یەک حکوومەتەوە یەک شتە من لێرە وتەیەکی مامۆسایە پەیامێکی مامۆسای ئەولا کە لەم پشوا بینیم خزمە
نهاوی نایەنم بە نەکەوێ لەسەری وتی وتم ئەوە ئەو بۆچی وەکو ئێمە نانە سەجاد و نانسە شەقام بۆچی داوای مافی خۆتان ناکەین وتی وەڵای ئەگەر ڕاستی دەوێ من وەزیری پەروەردە بم وەزارەت بم یام فەرمانە دەرەکەم ڕۆژانی هەینی ڕۆژانی شەمە پشوەکان مامۆستایانی هەولێر و دۆگەێنم لێرە داوام کەن لە سلێمانی و لەم دەڤەرانی کە خۆ پیشاندانەکەن وتی ئەوەشمان پێ بکەن هەر داوامەکەین معاشیشمان بەنێ بچەمان بەرنەمان هەر داوامەکەین ئەوە قسەی ئەو بنەوەگو قسەی من وتیە حەقە وەزیر حەقە وەزارەت حەقە حکومەت برایەکی وا دەرکە کە ئێمە لەولا بێنین لێرە شاغێرەکانی ئەومان پێ بکەنەوە داوامەکەمان پێ بکەن و مستحقین لەبەرەوەی ئەوەی کە من نیمە ئەویش نیەتی موچەکە و شایسە دارایەتی و بەرزکردن پلێ و دامەزرانی ئەو مامۆستانی گرێ ئێستا بینی حکوومەت یێرێ هەندێک جار ئەرکەکە لەسەر خۆی لا بە ئەڵێ موچە لە بەغدا داوا بکەن بەڕاستی ئەرکی حکوومەتی هەرێمە یا حکوومەتی بەغدایە موچەی مامۆستا و فەرمانبەر وەڵی من گرێ بەسم لەگەڵ حکوومەتی هەرێم باسووە من خەرچی ئەم دەڤەرم خەرچی ئەم هەرێمەم حکوومەتی هەرم بە دەنگی من هاتوۆتە سەرەوە هەردێک کە لێرە تۆ بین و ناڕازیە و هاوارەکە ئەندامێکە لەم حیزبانەی کە حکوومەتەکان پێکێناوە دەنگمان پیاوان هێناونەتە سەر هێن من تەمان لە پێش ڕاپەڕینەوە مامۆسام ئەو کاتە 91 کە ڕاپەڕینەکە بوو لە قێڕانیە بووم لێ لە حاجیاوە حکوومەت دامدەدەکانی کێشاوانێ تێگەشتی سەر لە نخۆمان حکوومەتمان دروستمانە 3-4 مانگ موچە نەبوو ئەو کاتە کوردایەتی هەر یەکێکمان کەف و کوڵیە کرد و ئەماوە سەری بەس بۆ موچە نەوی ناکەین لەو ناڕەحەتەوە لەو دوورە 3-4 مانگ داوامان کرد و نەمانێش یەک وانەیەکیش نەچینە ژۆیاوەکو و دوا بکەوین بەڵام ئەوەتە تۆ لە نەوەیەک و هەتەوە 2024 یعنی ئەبینین من موچەیەکم هەیە چیم هەیە ئەو 36 ساڵ خزمەتم هەیە مەترەزەی ومەر نەگرتووە موچەکەمە موچەکەشم نایتێ ئەژڵی بڕۆ دەوام بکە یعنی نازانم بەڕاستیان نازانم یعنی وەکو مامۆسایە وەکو هاوڵاتە وەکو کوردێ وەکو خەڵکی ئەم شارە حەق بوایە ئێستا نییە لە پێش ئێمانێ کەسوکاری قوتابیان و خوێندکاران بە هاتایەرە بەڕاستی حەق بوایە بە هاتایە ئێرە ئەوان لە پێش ئەمە داوای مافی ئێمان کردا بۆی ئێمەش بچووناوە ناوەندەکان پێمان ناخۆش ئێمە کە ئاوای لە سەجادە و دەسەڵاتیش نییە 700,000 قوتابی وەرزێکی خوێندنیان فەوتاوە و مامۆسایانیش دەڵێن هەتا ئێستا حکوومەت بە جددی نهاتۆتە سەرخەت بۆ ئەوەی کێشە و گرفتەکانی مامۆستایان حەل بکە نەبوونی شایستەی دارایی و خواردن و پێشێلکردنی مافی مامۆستایان هۆکاری سەرەکیە بۆ ئەوەی دەوامی خوێندنگاکان دەست پێ نەکاتەوە بۆیە مامۆستایان ئەڵێن لە هەر وڵاتێکی دیکە پرۆسەی پەرۆدە پەکی بکەوتایە حکومت بەجددی داهاتە سەرخەت یا حکومت هەڵدەوەشایەوە یاخود گرفتەکان چارەسەرە کرد بەڵام بێباکیەم دەسەڵاتە وای کردووە کە وەرزێکی خوێندن فەوتێ و هەتا ئێستا وەڵامێکی جددی مامۆستایانیش نەدرێتەوە و مافەکانیشیان و موچە و شایستەدارەکانیان بە بەردەوامی پێشەل بکرێت بەنامەیەم جارم پێشکەشکردن تا بەرنامەیەکتر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ